یەکەم بەکارهێنانی زانستی دەگەڕێتەوە بۆ سەدەی 17ەم بەکاردەهێنرا بۆ ئەوەی چارەسەری کێشەکانی بینین بکات. مێژونووسان کۆکن لەسەرەوەی کە یەک داهێنەر زیاتری هەیە. مایکرۆسکۆپ ڕووناکەرەوەی داهێنانەکان. مایکرۆسکۆپ ئەو ئامێرەیە کە بۆ گەورەکردنی شتە بچووکەکان و خانەکان و بەکتریاکان لەلایەن زانایان و پزیشکەکانەوە بەکاردەهێنرێت. مێژوویەکی دوور و درێژی هەیە. مێژووی کۆنترین هاوێنەی شوشەیی بریقەدار بۆ سەدەی 12ەمی پێش زاین دەگەڕێتەوە کە لە ناوچەی ئاشووری کۆن لە خاکی کوردستان دۆزراوەتەوە. لە پەرتووکە ڕۆمانیەکاندا بازدەوە کراوە کە چەندین بەردی بە نرخ و شوشە بۆ گەورەکردنی شتەکان بەکارهێنراوە. یەکێک لەوانەش بەردی بە نرخی زمرود بووە. هەروەها چەندین جۆری تر لە بەرد و شوشەیان بەکارهێناوە و پەرەی پێدراوە تا گەیشتووەتە ئەو مایکرۆسکۆبەی لە ئێستادا هەیە. مێژونووسان لەبارەی ئەوەی کە کێ مایکرۆسکۆبی دۆزیوەتەوە یاخود کێ دایهێناوە چەندین ڕاوبۆچوونی جیاوازیان هەیە. بەڵام جێگەی سەرنجە کە داهێنان و دۆزینەوەکان بە پێی تێپەڕبوونی کات هاتوون. هەر زانایەک و بە شێوازێکی تایبەت بەخۆی گۆڕانکاری تێدا کردووە. بە پێی سەرچاوە مێژوویەکان باسییان لەوە کردووە کە هانز لێبرشی و زەکەریا جانسن یەکێکن لە بەناوبانگترین ئەو کەسانەی کە لەو بوارەدا داهێنانیان کردووە. یەکەم بەکارهێنانی زانستی هاوێنەش دەگەڕێتەوە بۆ سەدەی 17ەم کە ئامانج لێی بریتی بۆ لەوەی چارەسەری ناڕوونی بینایی کەسەکان بکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا مێژونووسان دڵنیانین لەوەی کە کێ ئەو داهێنانەی کردووە. دوای ئەوەش چەندین جۆری تر داهێنرا کە پێشکەوتوتر بوو لەوانەی پێش خۆیان. ئەوانیش لەلایەن ئەنتۆنی فان لیۆن هیۆنک و ڕۆبێرت هۆکەوە پەرەیان پێدرا. ئەنتۆنی بە داهێنەری مایکرۆسکۆبی سەرەتایی دادەنرێت کە بەدەستەکانی خۆی دروستی کردووە. یەکەمین کەس بووە کە پەستنی بەکتریای کردووە. تێبینی خۆی لەسەری هەبووە. ڕۆبێرت هۆکی لە ساڵی 1665 توانی وێنەی بەکتریا ڕووەکیەکان و خانەکان و کەڕوەکان ببینێ و بڵاوی بکاتەوە. هەروەها لە کۆتاییەکانی سەدەی 17ەمی زاینیدا کریستیان هینگس توانی کە سیستەمێکی بینایی پەرە پێبدات کە تاکو ئێستاش کاری پێدەکرێت. ئەو سیستەمەش دواتر توانرا لە مایکرۆسکۆپدا بەکار بهێنرێت. جگەلەوەش لە ساڵی 1903 ریچارد زیگۆنی مایکرۆسکۆپی زۆر وردی داهێنا کە توانی هەموو گەردیلەکان بخوێنێتەوە. پاشان لە ساڵی 1931 هەر یەک لە ئێرنست و ماکس توانیان مایکرۆسکۆپێکی ئەلکترۆنی دروست بکەن. فریتسزیش لە ساڵی 1932 مایکرۆسکۆپێکی داهێنا کە توانای خوێندنەوەی شتە بایۆلۆجیە بێڕەنگەکانی هەبوو. بەم شێوەیە قۆناغ بە قۆناغ ئەم داهێنانە گەیشتە ئەو داهێنانەی کە ئێستا لە زۆربەی زۆری لێکۆڵینەوەکاندا بەکاردەهێنرێت.